لە دابوونەریت و لە یاسا و ڕێسای نەزانی و نەفامی بریتی بوو لە سفوری و لە ڕوت و قوتی ئافرەتانەوە. ئەزیزانی خۆم، زۆر جاری وا هەیە ئێمە دایکانمان، خێزانەکانمان، خوشکەکانمان تۆمەتبار دەکرێن بە ئەوەی کاتێکەوە پەچەیان بەستووە، عابایان لە خۆیان داوە، لە کاتێکە نیقابیان کردووە، زۆر جار پێیان دەڵێن ئەوە چییە؟ ئێوە دەڵێی خێون، دەڵێی دێون، ئێوە دواکەوتون، کەی باوی ئەوە ماوە، کەی باوی ئەوە ماوە. ئێستا دنیا پێشکەوتووە، جیهان جیهانی جیهانگەراییە، جلی تازە و نوێ لەبەرکەن، جلی ئەوروپی لەبەرکەن، پانتۆڵێک لەبەرکە، خۆت ڕوود بکەرەوە، قاچەکانت ڕوود بکەرەوە. ئەو جل و پۆشاکە شەرعیە بە دواکەوتووی لە قەڵەم دەدەن. بەڵام کاتێ ئێمە سەیری قورئانی پیرۆز دەکەین، سەیری فەرمایشتەکانی ڕەب العالەمین دەکەین، ئەو ڕوت و قوتیە، ئەو سفوریەی کەوا ئێستا لە بازاڕەکانە، لە مۆڵەکانە، لە زانکۆکانە، لە قوتابخانەکانە، لە دەوائیرەکانە، لە تەواوی ئەم سەرزەویەکەوە بەرقەرار بووە، لە قورئانی پیرۆزدا بە دواکەوتووی لە قەڵەم دراوە. و پۆشاکی شەرعی و خۆدا پۆشین بە شێوازێک لە قەڵەم دراوە کە شەریعەتی پیرۆزی ئیسلام ئەمر و فەرمانی پێکردووە. ڕەب العالەمین لە قورئانی پیرۆزدا لە سوورەی الأحزاب دا ئاەتی 33 دەفەرمێ ڕەب العالەمین: وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. پەروەردیگار دەفەرمێ ئافرەتەکان، ئەی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی ئافرەتی هەموو مسلمانان و باوەڕداران، لە ماڵەکانی خۆتانە نیشتە جێبن، لە ماڵەکانی خۆتانە سەقامگیر بن، دەرمەچون ئیلا بۆ کارێکی پێویستی زەڕوری نەبێ، ئیلا بۆ دروشمێک لە دروشمەکانی دین نەبێ، بۆ بەجێگەیاندنی جمعە بێ، جەماعەت بێ، نوێژی جەژنەکان بێ، نوێژی خۆرگیران و مانگیران و نوێژی بارینی باران بێ، یاخود بۆ حەج بێ، بۆ عومرە بێ، و بۆ پێویستیەکی زەڕوری دنیا نەبێ، لە ماڵەکانی خۆتانە بمێننەوە، دەرمەچون. اینجا وەقەڕنا خوێندراوەتەوەش وەقیڕنا بە کەسڕەی قافەکە. زانایان دەڵێن هەردووکی یەک مانایەکی هەیە، واتە ئافرەتانی موسڵمانان لە ماڵەکانی خۆتانە سەقامگیر بن، نیشتە جێ بن. و دەشگونجێ وەقیڕنا بەمانای ئەلوەقار بێ، واتە ئەی ئافرەتی باوەڕداران و موسڵمانان، ئەگەر لە ماڵەکانی خۆتانە بمێنەوە سەنگین دەبن، سالار دەبن، قورس و گران دەبن لە بەرچاوی ئیمانداران و موسڵمانان، حەیا و شەرم و شکۆتان پارێزراو دەبێ، خۆتان بەهرەمەندکەن، خۆتان سەنگینکەن بە ئەوەی لە ماڵەکانی خۆتانە بمێننەوە، چونکە ئەو ئافرەتەی شان بەشانی پیا و دەردەچێ، شان بەشانی پیا و کار دەکە، لەگەڵ پیاوانە تێکەڵاوە لە قسەکردنە، لە ڕەفتارە، لە ئیش و کارە، بەردەوام لە بەردەرگاکانە دانیشتووە. وەڵڵا ئەو ئافرەتە سەنگینایەتی خۆی لە دەست داوە. بەڵام کاتێ ئافرەتی موسڵمان و ئیماندار نایەڵێ پیاوی خەڵکی سەیریکە، لە ماڵەکەی خۆی نیشتەجێ دەبێ، بۆ کارێکی پێویستی نەبێ، نایەتە دەرەوە، بەخوا پیاوی ئیماندار و باوەڕدار شەرمی لێ دەکات. یاخود وەقیڕنە بۆ مانایەش هاتوواتە دڵخۆش بن بەوەی لە ماڵەکانی خۆتانە بمێننەوە. اینجا پەروەردیگار لە پاشانە دەفەرمێ ئەگەر بێت و دەریچن لە ماڵەوە بۆ کارێکی پێویستی دین و دنیا، نەکەن بە هیچ شێوازێک، خۆتان دەرخەن، جوانی خۆتان دەرخەن، وەکو خۆ دەرخستنی جەهالەت و نەزانی و نەفامی یەکەم. یانی چی بە ئەوەی کەوا خۆی ڕوودکاتەوە، چی بە ئەوەی کەوا پۆشاکی جوان دەرخات، چی بە ئەوەی کەوا خشل و ئاڵتونەکانی دەرخات. جوانی خۆتان دەرمەخەن کاتێ دەچنە دەرەوە، خۆتان باش داپۆشن، خۆتان سفور مەکەنەوە. پەروەردیگار دەفەرمێ وەکو سەردەم و ڕۆژگاری یەکەم و سەرەتا، دەکەواتە سفوری و ڕوت و قوتی پەروەردیگار بە جەهالەت و بە دواکەوتووی لە قەڵەم دەدا. ئەی باڵاپۆشی بە نوێیی و بە ویقار و بە سەنگینی لە قەڵەم دەدا کە ڕەب العالەمین ئەمر و فەرمانی پێکردووە. خۆتان دەرمەخەن وەکو سەردەمی نەزانی و نەفامی یەکەم، واتە لە دوای نوح پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێت تا هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئافرەتان زۆربەیان ڕوت و قوت بوون، زۆربەیان سفور بوون، زۆربەیان جلی تەسک و تەنکیان لەبەردا و. بەڵام ئێوە باڵا پۆش بن، ئێوە پۆشتە بن، ئێوە خۆتان داپۆشن. ئەزیزانی خۆم، ئەمڕۆ ڕوت و قوتی، ئەمڕۆ سفوری، ئەمڕۆ جلی بێشەرعی و ناشەرعی واللهی بە شێوازێکی ئەوتۆیە، یعنی ئەوەندەی بەناو موسڵمانەکان خێزانەکان و کچەکانیان دەیپۆشن، باوەڕتان بێ لەواشێ خەڵکێکی بازاڕی دنیای ئەوانەی پۆشێ، کابرا لە سەفی یەکەم دادەنیشێ، لە سەفی دووەم دادەنیشێ، بەردەوام لە جومعە و جەماعاتە
بەڵام خێزانەکەی و کچەکەی بە جلێکی ناشەرعی بەردەوام لە بازاڕەکانە دەسوڕێتەوە لەبەر چاوی ئەو دەڕوا بەڵام غیرەتی نییەکەوە بڵێ کچەکەم خێزانەکەم ئەو جلەی لەبەردایە بێشەرعیە حرامە خوا پێی رازی نییە ئەوە چ زۆرە دینداریەک و چ زۆرە موسڵمانیەتێکە کەوا تۆ ڕێگری لە کچەکەت نەکەی وای لێ هاتووە پیاوی وا هەیە لە مزگەوت ئامادە دەبێ مانگانە پارە بە خێزانی دەدە بۆی بچێتە ساڵۆنەکانە خۆی بڕازێنێتەوە فیلەر و بۆکس و نازانم چی ئەو زۆرەشانە لێوی خۆی گەورە بکە و دەموچاوی خۆی خڕپن کە و بە شێوازێکی لێ بکەوە چ زۆرە پیاوەتێک و غیرەتێکە ئینجا لە پێشووی سیارە باری دەکا خێزانەکەی قژی بەبا کردووە دنیایەک سوورا و سپیاوی لە خۆی داوە کاچیشم خۆی بە پیاو دەزانێ ئێستا لە خەیاڵی خۆی دەڵێ ئێستا خەڵک دەڵێ ها خێزانی چەند جوانە تخوا ئەوە پیاوە تخواوە کەی غیرەتە کەی غیرەتی مرۆڤی ئیماندار و باوەڕدارە یان ڕسمی خۆی و خێزانەکەی خۆی لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بە سووری بە بێشەرعی بڵاو کاتەوە پۆستی بکە ڕەب العالەمین هەموو لایەکمانی لێ پەنادا